شربەتێکیش دروست دەکەین بە پڕتەقاڵ و لیمۆ. ئێواران هەمومان زۆر هیلاکەبین و زۆریش تێنیمانەبی لەوەیە پێویستەکە خواردنەوەیکی سارد بخۆینەوە. ئێستا دەستەکەم بە دروستکردنی شەربەتەکەم وەچی باسم کردی پێشتریش شەربەتی پڕتەقاڵ و لیمۆ تێکەرەکەم، بەڵام زیاتر پڕتەقاڵی بەکاردین لەوەی دەمەوێت پڕتەقاڵەکە زاڵبی لەسەر لیمۆیەکی. پڕتەقاڵەکان یەکێک سپیەکەم بێگومان بە ئامێرە تایبەتەکەی پیشانگای سمارت کە ئەسارەی فەکیرە بەوی شەربەتەکەم دروست دەکەم. تەنها پڕتەقاڵ و لیمۆ لەگەر ئاوی سارد بەکاردێنم. باشەوەی کە پڕتەقاڵەکەم سپی کرد ئەوجا ئەیکەمە 4 پارچە لە ناوەندێ و تێکەمە ناو ئەسارەکەی و شەربەتەکەم زۆر بە ئاسانی حازرە بیتن. ئەوەش نەتیجەی شەربەتەکەم بوو. لەگەر خواردنەکەشم زەیتونێکی زۆر تایبەتی بە سرکەی هەنارمدانە، لەگەر بیبەری مخەللەل و مەحشی بە پەنیری بەجددی زۆر بەتامە.